سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێ بێت ئەزیزانی من هیوادارم زۆر باش و تەندروست بوون نوێژ و ڕۆژ و تاعەتی هەموو لای قبول بوو بێ ئینشاءڵڵا ئێمە ئەمڕۆ لە قەزایی بازیانین دەستگای بەخشین هەستاوە بە دابینکردنی کورسیەکی شەحن بۆ ئەم مامە بەڕێزە تاکو بتوانێت بێتە هاوکاریەک لە هەڵسوکەوت و کاراسانیەک بۆ ژیانی مامەگیان سەلام عەلەیکوم. وعەلەیکم ئەسسەلام. ئینشا دەستە ماچەکەم پێمان بڵێت بارودۆخی تۆ خۆ و بارودۆخی تەندروستی چۆنە چۆن ئەوە ئێستا گەشتیت ئەم حاڵە پێویستی بەم کورسیە شەحنەیە؟ سپاس بەخوای گەورە بەس هێندووشەکانم بۆ کرێ دڵتەمە بەمانەگیان ئینشاڵڵا زۆر زۆر باشە بی. تۆ چەندێکە ئاوە بارودۆخە ئاوای چەند ساڵە؟ ئەوە 10 ساڵ. 10 ساڵ. ئەوە 10 ساڵە من ئاوام. ئەی پێشووتر چۆن هاتوو چۆ دەکرا سوکەوتە کرد؟ وردە وردە باش بووم وردە وردە بەرەو خراپیە ڕۆم ڕۆژ بە ڕۆژ. ئێستا بەرەو خراپترە ڕۆی؟ ئەرە وەڵڵا. ئەی پێویستە بە چارەسەریە یان چارەسەری هەیە نەخۆشەکە و چارەسەری نییە. چارەسەری نییە. نەوەڵڵا. ئەبێ ئەی تۆ خۆت چی هاوکاری دەکە خۆت ئیش و کارەکەیت بۆ ژیانی خۆت؟ معاشێکی 150,000 هەیە ئەوەم هەیە هیچی کرد. هەر تەنها ئەوە سەرچاوی ژیانتە. ئەرە بەخۆ. ئەی چەند سەرخێزانن ئێوە؟ وەڵا 4 سەرخێزانی. هەر بۆ معاشە ژیانتان؟ نا کوڕەکەشم کوڕێکشم هیچەکە. دەی لەش ساغ بێ ئینشاءڵڵا. یاخوا سەلامەت بی. ئێستا ئەمڕۆ سوپاس بۆخوا لە ڕێگەی خێرخوازانەوە توانیوانە دەستگای خێرخوازی بەخشین ئەم کورسی شەحنە بۆ تۆ دابین بکەن و بۆی کە هەڵسوکەوت ئاسانتر بێت. هەست چۆنە ئێستا دڵخۆشیت ئەتوانی باشتر هەڵسوکەوتیت چیتە دەرەوە؟ سپاس بۆخوای گەورە. سپاسی خێرخوازی بەخشین ئەەکەم کە هاوکاری کردبووم لێش ئەوە لەم ڕەزانێتە نەژاتم ببێ تۆزێ. ئەی پێشووتر پێشەوەی چۆن هەڵسوکەوتی کردووە هاتو چۆت کردووە پێشووتر ئەم کورسیە شەحنەت نەبووە؟ وەڵا کوڕەکەم یارمەتی مایە و خێزانم هاوکاری مەکەن. هەنی پێ بەردەوام پێویستە بە هاوکاری کەسێکە بۆی هەڵسوکەوتکەی. بەردەوام بەبێ یەکێک لەگەڵما بێ وەک دارشەق. بەڵێ. جا ئەم دەسم کە مندامم ئەم دەسم جەڵدەیە. یعنی بە حەقەت بەس یەک قاسم ساغە. تۆزە زمانیشم هەیە ئینا بەخوا هیچ ئینێکم نییە. توانای هەڵسوکەوتکردن نییە. توانای هەڵسوکەوتم نییە. بەڵێ. سپاس بۆ خوای گەورە بەس نییە ئەتوانم نوێژەکان و تاعەتی خوا بکەم. سپاس بۆخوا. هەرە ناوە. سپاس بەخوا کە تۆ هێشتا بەم حاڵە بم بارودۆخەتەوە ئەوەنە کەسێکی بەهێز و بەقووت و بەتوانای سپاسی خۆی گەورە ئەکەی کە توی بەم شێوەیە تاقی کردوتەوە و ئاوا بارودۆخی بەم شێوەیە بێگومان ئەجر و پاداشتی کەسانی سپاسگوزاری وەکو تۆ لای خۆی گەورە زۆر زۆر گەورەیە و زۆر زۆر ئەجر و پاداشتان هەیە کە ئەوەنە سپاسگوزاری ئەم حاڵی خۆتانن. شەوە تا بەیانی من دوعای خێرەکە بوو قورعانەکەم ناتوانم هیچم پێ ناکرێت ئێستاوە تاعەتی خواکەم هەر لەوە پێشش کردبوومە نەڵم هەر ئێستا هەر تاعەتی خوام کردبووە ئێستا بۆچی بێتاقەتم بە ڕۆژوو ڕۆژەکانم بۆ ناژیرێ. بێگومان ئەمەش بەهۆی بارودۆخی تەندروستیتەوەی گینا تۆ کەسێکیەوە نە سوپاسگوزاربی بێگومان بێخەم نابی لە ڕۆژوەکانە. سپاس بۆ خوای گەورە بەس نوێژەکانم بۆ کرێ. سپاس بۆ خوای گەورە سپاس بۆ خوای گەورە سپاس بۆ خوای گەورە مامەگیان. مامۆستاگیان ئێوە پێمان بڵێت
پێمان بڵێن لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە چۆن گەیشتون بەم مامە بەڕێزە و هاوکارێکەتان پێدابین کردووە؟ بەناوی خۆی گەورە بەخشندەی میهرەبان سەرەتا دەستخۆشتان لێکم ئێمە وەک نوێنەرایەتی بەخشین لە بازیان دایما گەمەن لە نەخۆش و کەم دەرامات و خەڵکە فەقیر و هەژارەکانە سوپاس بەخوای گەورە ئێمە بەپێی خۆمان توانیمانە مەیدانیانە بچینە ناو وەزعەوە ئاگامە لە هەموو بارودۆخێکیان بەپێی توانای خۆمان ئەمما مەحسێنەش پەیوەندی کرد بە ئێمەوە کە حاڵێکی وای هەیە ئێمەش سوپاس بەخوای گەورە توانیمە لە ستافەکەمانە فۆرمێکی بۆ پڕکەینەوە تاوەکو بتوانین ڕێی داواکاریگە خۆی بتوانین ئەم کورسی شەحنی بۆ دابیکەین سوپاسی دەستگای بەخشینەکەین کە توانێتی لە هەموو کاتە ساتەکانە لە هەموو کاتە ناخۆش و ناڕەحەتیەکانە بەدەم خەڵکی هەژار و نەبوونەدارەوە خەڵکی فەقیر و لێ قەوماوە بێت ئێمە وەکو نوێنەرایەتی بەخشین لە بازیان توانیمە پێی ئەو توانە و هاوکاری کە خەڵکی خێرخواز توانێت هاوکاری بەخشین بکەن ئێمەش بەپێی ئەو توانایە توانیوانە هاوکاری هەموو کەسێکین ئەوەی کە بۆ هاوکاری گەشتووە بەدەستمان سوپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەین کە زۆر بەدەنگ خەڵکی فەقیر و هەژار و نەخۆش و نەدارەوە ئێوەش خۆش عەزیزتان کێشە سوپاسانی کە بەدەنگ بانگەوەزگەی ئێمە هاتن لێت لەشی ئێوەش ساق بێ و هەمیشە دەستان خۆش بێ و لە ساخ و تەندروست بنکەوە ئاوا هاوکاری ئەم کەساناکەن و بەجەمیانەوە ئەڕۆن داواکاری چێ لە خێرخوازان تاکو بتوانن هاوکاری خەڵکی تر بکەن زیاتر لەم ناوچەی ئێوە خەڵک هەیە زۆر پێویستی بە هاوکاری زیاتر بێت دەست خۆش بێشتیشی باشی بیر خستمەوە ئێمە لە قەزەی ناحی قەزەی بازیانە خەڵکیشی زۆر ئەحەم لە دەستڕۆیشت و دەوڵەمەندی و خواپێداوی تایە بەڵام وەکو پێویست نەهاتون بەدەمانەوە کە ئێمە کاتێکە بەرنمەیەکەین یا داواکاریەگە بانگەوازێکن بۆ شتێک وەکو بەپی توانە و پێویستی ئێمە ناتون بەڵام ئێمە داواکن خی گەورە کە ماڵێکی پێبەخشیون ئەو ماڵە پاکی پێبخین بتوانین لە ڕێی ماڵەکان و بتوان هاوکاری دەستگای خێرخواسی بەخشین ئێمەش بتوانین لە ڕێی دەستگاکەەوە بتوانین هاوکاریەکان ئەوم گەین بەم خەڵکن هەژار و نار و نەخۆش و نەدراوە بێگومان بەشتان ساق بێ و خی گەور بەرەکە ڕستان وشاوە ئەزیزانی من گوێبیستی ئەم مامە بەڕێزە و هەروەها هاوکارمان لە دەستگای خێرخوازی بەخشین بوون کە ئەم کەسانە چنە پێویستیان بە هاوکاری و یارمەتی و دەستگیرۆیی ئێوەی بەڕێز و بەخشەر هەیە بۆیە داواتان لەکەین هاوکاری و یارمەتەکانتان بگەێنە دەستی دەستگای خێرخوازی بەخشین تاکو بتوانین لە ڕێگەی نووسینگە و کارمەندەکانمان لە دەستگای خێرخوازی بەخشین هاوکارەکان بگەینە ئەو کەسانی کەوا پێویستیان بە هاوکاری و یارمەتی و دەستگیرۆیی ئێوەی کەسانی بەخشەر و بەڕێزەیە هیوادارم ببەخشن تاکو و بەخشین و بەخشندەیی بەردەوام بێ و هەمیشە بمێنن بە لشی ساخ و دڵخۆشی و خواتان لەگەڵ.